ینی ئەمڕۆ دەجار هێرشکراوەتە سەر هەولێر و هاوکات لەگەڵەوەشدا سێ جار هێرشکراوەتە سەر سلەیمانی و کۆمەڵێک ناوچە لەم دوو پارێزگای کراونەتە ئامانج و بە جۆرێک لە جۆرەکان هەوڵدراوە هێرشەکان بوو چڵ بکرێتەوانێ بەڵام هێرشەکان و گرجی و ئاڵۆزیەکان بەردەوامیان هەیە و ناوەندی فەرماندەی هێزەکانی سنت کۆمیش بڵاوی کرێتەوە ئەڵە لە ماوەی 8 ڕۆژی ڕابردوودا 3000 پێگیان لە ئێراندا کردووە تا ئامانج ئێمە سەرنجمان لەسەرم بابەت دێ بە وردی بە تەواوی کاتژمێرەکە و هاوکات لەگەڵەوە هەڵدرین لە ڕێگەی پاملەرانمان لە ناوچە جیاوازەکان کۆمەڵێک زانیاری نوێ بزانین و بە هەمیشەیش لە ڕێگەی تایتڵە خێراکان وەروەها وێنە ڕاستەوخۆکانی ناوچەکانەوە سەرنجمان لەسەر تەواوی زانیاریەکان دەبێت ئەم بابەتە بە تەنها ئیسرائیل و هاوکات لەگەڵەوەدا ئێرانی نەگرتوتە بەشێک لە وڵاتانی عەرەبی گرتوتەوانێ و هاوکات لەگەڵ ئەوەشدا ئیسرائیل هێرش دەکاتە سەر تەواوی ئەو گروپە چەکدارانی کە لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدان و کە سەر بە ئێرانن و ئێرانیش لە بەرامبەردا هێرش دەکاتە سەر تەواوی ئەو ناوچانە و بنکە سەربازیانی کە پەیوەندیدارن بە ئیسرائیل و هاوکات لەگەڵەوەشدا پەیوەندیدارن بە ئەمریکا یاخود بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا هەر لە دەستپێکی جەنگ و ئاڵۆزیەکانەوە ئێران هۆشداری ئەوەی داوتی ئێمە هێرشەکەینە سەر تەواوی ئەو بنکە و بارەگار وها ناوەندە سەربازیانی ئەمریکا کە لە ناوچەکەدا هەیە و ئیسرائیل هێرش دەکاتە سەر ئەو ناوچانەی کە گروپە چەکدارەکانی سەر بە ئێرانی تێدایە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بە بەردەوامی لە دەستپێکی جەنگەکە و بە بەردەوامی ئیسرائیل هێرش دەکاتە سەر باشووری لوبنان لە بەروی گروپی حزبوڵای لوبنان یاخود گروپی چەکداری حزبوڵای لوبنان لەو ناوچەیەدایە و جارجاریش بەلاوازی وەکو ئیسرائیل هێرشەکانی حزبوڵا زۆر بەهێز نەبوون بەڵام بەلاوازی حزبوڵای لوبنانی هێرش دەکاتەوە سەر ئیسرائیل. شەوی ڕابردوو لە شاری سلەیمانی وەروەها هەولێر دەجار بە درۆن یاخود با لە هەولێرەوە دەست بکەین شەوی ڕابردوو و بەرەبیانی ئەمڕۆ دەجار بە درۆن هێرشکراوەتە سەر هەولێر و بەهۆیەوە ئەندامێکی ئاسایشی فڕۆکەخانە گیانی لەدەستدا و چەند جارێکیش هێرشکراوەتە سەر سلەیمانی بەڵام سەرجەمی ئەو هێرشانی کە ئەنجام دراون پوچەڵکراوەتەوە پاملێری کورسان نیوز لە سلەیمانی ڕایگەاند شەوی ڕابردوو بەرەبیانی ئەمڕۆ سێجار بە درۆن هێرشکراوەتە سەر بارەگای UN لە نزیک هۆتێل تایتانیک و فەرماندەی هێزەکانی هەفتا بەڵام سەرجەم ئەو هێرشانە تێکشکێنراون و دەستگای ئاسایشی هەرێم لە ڕاگەنراوێکدا بڵاوی کردوتەوە بە 4 درۆن بارگەی هێزەکانی هەفتا و هەروەها بە درۆن یاخود بە 2 درۆنی دیکە نزیک بارگای UN و نووسنگی کۆنسۆلگەری تورکیا لە شاری سلەیمانی کراوەتە ئامانج و هێرشەکان هیچ زیانێکی مرۆیی نەبووە و هاوکات لەگەڵەوەشدا هێرشکراوەتە سەر بارگای پێشووی کۆمەڵی شێڕژگەرانی زەحمەتکێشان لە ناوچەی زەرگوێز بەوەربەها بەهۆیەوە کەسێک گیانی لەدەستداوە لە لایەکی دیکەشەوە پاملێری کورسان نیوز لە هەولێر ڕایگەاندۆ شەوی ڕابردوو و بەرەبیانی ئەمڕۆ دەجار هێرشی درۆنی کراوەتە سەر هەولێر بەڵام سەرجەمیان خراونەتە خوارە و بەشێک لە درۆنەکانیش ئاڕاستی فڕۆکەخانەی هەولێر کرابوون و بەهۆیانەوە یاخود بە ئەو هێرشانەوە کارمەندێکی ئاسایشی فڕۆکەخانە گیانی لەدەستداوە و کارمەندێکی دیکەش بریندار بووە ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر ڕایگەاند 9 درۆن ئاڕاستی هەولێر کراوە و بەهۆی هێرشەکانەوە کارمەندێکی ئاسایش لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر شەهید بووە. لە هەواڵەکەشدا ئاماژەمان پێدا شەوی ڕابردووە بەرەبیانی ئەمڕۆ دەجار هێرشکراوەتە سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بڕیار محەممەد پاملێری کورسان نیوز ڕاستەخۆ لەگەڵمانە بێت و زانیاریمان پێدا بووی بزانین کە دۆخەکە چۆنە بڕیار سڵاو لێبێ دێمە لای تۆ قسەمان بە بکە بزانین دۆخی هەولێر چۆنە بۆمان باسکە. هێڤی بەڕاستی شەوی ڕابردوو بۆ هەولێر شەوێکی یێزگار ناخۆش و یێزگار سەخت بوو چونکە لە سعات 5:35 خولەکی ئێوارەی دوێنێ هێرشی بۆ سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و چەند شوێنێکی دیکە لە هەولێر دەستی پێکرد تاوەکو
سعات 12 شەو بەردەوامی هەبوو و دەمەوێت ئاماژە بۆ بکەم هەرچەندە لە شەوەکانی ڕابردوو هێرشی بەو شێوەیە هەبوو بەڵام ئەوەی ئەم شەو جیاوازتر بوو بە گوێرەی دوایین ئامارەکان کە لە پارێزگای هەولێرەوە بە کورسات نووسراوە تەنها دوێنێ شەو زیاتر لە 10 جار لە ڕێگای موشک و درۆنەوە هێرش کراوەتە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کە لە پشتی منەوەیە و لە ئەنجامی ئەو بردومان و موشک بارانەی کە شەوی ڕابردوو کرایە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بەداخەوە کارمەندێکی هێزەمنیەکان و کارمەندی ئاسایشە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بەهۆی ئەو پارچە درۆن و موشەکانەی کە ئاراستەی فڕۆکەخانەکە کرابوو بەداخەوە کارمەندێکی ئاسایش کە تەمەنی نزیکەی 30 ساڵ دەبوو خاوەنی 2 منداڵە و شەهید بوو و جگەلەوە 3 کارمەندی دیکەش بریندار بوونە هەر کارمەندی ئاسایشنی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر برینی یەکێکیان سەختە لە دوێنێەوە دوای ئەوەی گەندراوەتە یەکێک لە نەخۆشخانەکانی هەولێر تاوەکو ئێستا لەژێر چاودێری چڕدایە و دووەکەی دیکەشیان برینیان سووکە بەڵام هێشتا ڕەوانەی ماڵەوە نەکراونەتەوە هێشتا لە نەخۆشخانە ماونەتەوە جگەلەوە ئەوە زیانە گیانیەکان بوو زیانە مادیەکان کۆگایەکە لە تەنیشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بووە کۆگای کۆمپانیایەکی ئۆتۆمبیل بۆ کە پارچەی یەدەجی ئۆتۆمبیلی تێدا بووە بەو هۆیەوە ئاگر لە کۆگاکە کەوتۆتەوە و بەو هۆیەوە ینی بەشێکی زۆری ئەو کەلوپەل و پێداویستیانەی یەدەجی ئۆتۆمبیل کە لە نێو کۆگاکەدا هەبوو بە تەواوەتی سوتاوە چونکە 4 سەعات زیاتر ئاگرەکە بەردەوامی هەبوو و دوای ئەوەی کە تیمەکانی بەرگری شارستانی گەشتە شوێنی ڕووداوەکە توانیان بۆ ماوەی 4 ساعت پاشان ئاگرەکە کۆنتترۆل بکرێت جگەلەوە پارچەی درۆن بەر چەند گەڕەکێکی دیکەی هەولێر کەوت بوو لەوانە گەڕەکی بەختیاری و گەڕەکی کوردستانیش زیان بەر ئەوەی بەختیاری کە پارچەی درۆن بووە دوای ئەوەی لەلایەن سیستەمی بەرگری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئەو درۆنە تێک شکێنرا بوو یەکێک لە پارچەکانی درۆنەکە کەوتوبووە گەڕەکی بەختیاری و بەو هۆیەوە زەرەر و زیان بەرماڵێک کەوت بوو بەڵام لەوێ هیچ زیانێکی گیانی نەبوو وەجگەلەوە کۆتا درۆن کە بەر لە سەعات 12 شەوی ڕابردوو لەلایەن سیستەمی بەرگری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر تێک شکێنرا پارچەکەی بەر بینایەکی کۆنی کەوتبوو لە گەڕەکی کوردستان دوای ئەوە لەسەر بیناکەش کەوتبووە خوارەوە لە یەکێک لە کۆڵانەکانی گەڕەکی کوردستان کەوتبووە بەڵام ئەو هیچ زیانێکی مادی نەبوو وەجگە لە هەموو ئەوانە ئەو شوێنانەی کە ئەم شەو درۆنی لێ کەوتبووە خوارەوە لە گوندی سمایلاوە و لە سنووری بەحەرکە چەند شوێنێکی دیکە پارچەی درۆنەکان کەوتبووە خوارەوە بەڵام زۆرینەی هێرشەکان بۆ سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بوو و لە ئەنجامی ئەو هێرش و درۆنانەی کە لە شەوی ڕابردوو بە بەردەوام هەبوو بۆ هۆیەوە هەم زیانی گیانی و هەم زیانی مادیشە بوو وەکو ئێستاش ئاماژەم پێکرد دەمەوێت ئامارێکی دیکە بخەمە ڕوو لە سەرەتای دەستپێکردنی شەڕی نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران تاوەکو ئێستا نزیکەی 200 جار هێرش کراوەتە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر وەکو سەرخانەی ئەمریکا لە سەر ڕێگای هەولێر پیرمام لەو ژمارەیە کە باسم کرد نزیکەی 200 هێرشە زۆرترین هێرش زۆرترین پشتی شێر لە هێرشەکان بەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کەوتووە بەتەنها بۆ سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر نزیکەی 130 جار هێرش کراوەتە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سەرجەمی هێرشەکانی شتێک شکێنراون و بریندار هەبووە بەهۆی تەواوی هێرشەکان تاوەکو ئێستا کەسێک شەهید بووە بۆی ئەو هێرشانێکە لەگەڵ دەستپێکردنی ئەو شەڕە و زیاتر لە 4 کەسیش بریندار بوونە وەکوتم تەنها برینیەکەیان سەختە ئەوکانی دیکە برینەکانیان سوک بوونە زۆر باشە بڕیار هەر بژی سوپاس بۆ زانیاریەکانە دەستخۆش ماندوو نەبی زنجیرێکی هێرشی ئاسمانی بارگاکانی حەجی شابیان لە موسڵ و ئەنبار کردوتە ئامانج شانەی ڕاگەاندنی ئەمنی عێراق ڕایگەاندووە کاتژمێر 6 دەخولە کێوارەی دوێنێ بارگەی لیوای چلووە فەوجی 33 حەجی شابی لە سنووری پارێزگای نینەوە لەلایەن
فڕۆکەی نەناسراوە بردومان کراوە لە ئەنجامی ئەو هێرشانشدا چەکدارێکی حەشتی شعبی کوژراوە و سێ کەسی دیکەش بریندار بوون و سەرچاوێکیش لە حەشتی شعبی بۆ پێگەی یاخود بۆ پێگە هەواڵیەکان ئاشکرای کردو پێدەچێت هێرشەکان لەلایەن فڕۆکە ئەمریکیەکانەوە ئەنجام درابێت و ئەوکات پامێری کورسان نیوز ڕایگەیاندووە ناحەی سەقڵاویە لە پارێزگایان بار لەلایەن فڕۆکە ئەمریکیەکانەوە بردومان کراو لە ناوەندی شاری ڕۆمادیش دەنگی چەندین تەقینەوەی بەهێز بیستراوە کە بووەتە هۆی ترسوت لە ڕاوکێ لای دانیشتوانی ناوچەکە و هەر شەوی ڕابردوو ژمارەیەک بارگە حەشتی شعبی لە دەوروبەری پارێزگای بابل بردومان کران. نوێمین ڕۆژی جەنگی نێوان ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران بەردەوامە و شەوی ڕابردوو تا بەرەبەیانی ئەمڕۆ هێرشەکان لە تاران و تەلەبیب تا بنکە سەربازەکانی سعودیە و کویت و بەحرین و ئیمارات بەردەوام بوو و سێن کۆم دەڵێت زیاتر لە 3000 شوێنی ئێرانیان کردوتە ئامانج و فەرماندەیەکی سوپای پازارانیش دەڵێت 200 بنکەی سەربازی ئیسرائیل و ئەمریکا لە ناوچەکەدا کراوەتە ئامانج. درەنگانی شەوی ڕابردوو هێرشێکی بەرفراوان کرایە سەرتارانی پایتەخت و شارەکانی کەرەج و ئەسفەهان و کۆگایەکی گەورەی سوتەمەنی لە تاران ئاگری کردووە و ئاسپای پازاران شەپۆلی 28مینی هێرشی موشکی دژی ئیسرائیل و بەرژەوەندیەکانی ئەمریکا ڕاگەاندوو و لە چەند شوێنێکی تەلەبیب پایتەختی ئیسرائیلیش دەنگی تەقینەوە بیستراوە و ناوەندی فەرماندەی هێزەکانی ئەمریکا سند کۆمبڵاوی کردەوە لە 8 ڕۆژی ڕابردوودا 3000 پێگەی ئێرانیان کردوتە ئامانج و ئێرانیش 2700 موشک و درۆنی لە جەنگەکەدا بەکارهێناوە و عباس عراقچی وەزیری دەرەوەی ئێران ڕایگەاندووە تێچووی شەڕی ئەمریکا و ئیسرائیل گەیشتووەتە زیاتر لە 100 میلیارد دلار و پەیمانگەی ئەمریکی بۆ توێژینەوەی استراتیژی ئاشکرای کردووە تەنها 100 کاتژمێری سەرەتای جەنگەکە تێچووەکەی گەیشتووەتە 3 میلیارد و 700 میلیۆن دلار. لە ماوەی شەوەی ڕابردوودا سێجار هێرشکراوتە سەر پارێزگای سلەیمانی و هەندێک ناوچە یاخود سێ ناوچە بە دیاریکراوی لە شاری سلەیمانی کراونەتە ئامانج. ئەمیر محەممەد پامێری کورسانی نیوز ڕاستەخۆ لەگەڵمانە بە زانیاریمان پێدا سەبارەت بە دوایین زانیارەکان سەبارەت بە و هێرشێکە کراوەتە سلەیمانی. ئەمیر سڵاو لێ بێم کاتت باش دێمە لای تۆ قسەما بە بکە بزانین زانیاری چیت لەسەرم بابەت. هێوی سڵاو لێ بێت چۆم کاتۆ باش با بڵێن لە ناو سنتەری شاری سلەیمانی دوێنێ شەو سێ هێرشکرا سەر سێ شوێن بە درۆن بە نزیکەی زیاد لە 500 درۆن با سەر ئاسمانی سلەیمانیەوە بوون دوێنێ بەڵام ئەوەی کە هەیە وەک پێشتری ژاماژەم پێکرد یعنی لە هەندێک شوێن نەبێ بە نمونە لە بارەگای نەتەوە یەکگرتوەکان لە شاری سلەیمانی کە وەک بینیمان یعنی سێ جار هێرشی درۆنی کرایە سەری و ویسترا 6 جار بە 6 درۆنی جیاواز هێرش بکرێتە سەر فەرماندەی هێزەکانی هەفتاوە هەروەها بەردەم بارەگای کۆنی و ئێن خۆ بڵێن ئەسمانی بارەگای کۆنی و ئێنش بە هەمان شێوە چەند درۆنێکی بەسەرەوە بوون و بەڵام ئەوەی کە هەیە چەند جارێک نەبێت لە بارەگای نەتەوە یەکگرتوەکان بەڵام ئەوانەی دیکە سەررجەمیان پوشەڵ کرانەوە و سەررجەمیان و درۆنانە لە ئاسماندا تێکشکێنرا بە تایبەتی با من پێ بڵێم لە دوێنێ شەو هاوڵاتیانی شاری ڕاپەڕینە و چواردەورە گوێبیستی تەقەیەکی زۆر بوون گوێبیستیەوە بوون کە بە بەردەوامی دەنگی تەقاها و ئەو کارەکەی چی بوو وەک گوتم 6 درۆن دوێنێ شەو بە سەر ئاسمانی هێزەکانی با بڵێن فەرماندەی هێزەکانی هەفتاوە بوون بەڵام سەررجەمی ئەو درۆنانە لە ئاسماندا تێکشکێنران و پوشەڵ کرانەوە و هەروەها چەند درۆنێکیش سەر بارەگای کۆنی نەتەوە یەکگرتوەکان با بڵێن گردی ڕێعایی ئێستا بە هەمان شێوە دەسوڕایەوە ئەویش بە هەمان شێوە لەلایەن هێزانمینەکانەوە خرای خوارەوە لە چەند شوێنێکی دیکەی شاری سلەیمانیش بە هەمان شێوە هێزانمینەکان ئامادەیان هەبووە کە دەنگی درۆنیان بیستوە یاخود ئاماژەی درۆنیان بیستوە تەقەیان لێ کردووە و خستویان نەتە خوارەوە لە ڕاپەڕین خەڵک دەڵێن درۆن کەوتۆتە خوارەوە لە ماوەیەک عنی با بڵێن لە دەوروبەری سەعات 12:30 بۆ 1 لە شقامی 60 مەتری شاری سلەیمانی بە هەمان شێوە کە ئەمە هەمووی لاکامی تەقەی هێزانمینەکانە کەوتونە خوارەوە ئەوەی کە هەیە ئێستا
ڕەوشی شاری سلێمانی زۆر ئارامە لە دوای سەعات چوارەوە کە با بڵین 3 بۆ 4ەوەی ترکە هێرش نەماکە هەموو شتێک وەستاوەی تر تاو دەنگی درۆ نەما تا ئەوکو ئێستا ڕەوشی شار زۆر ئارامە گوێبیستی یعنی گوێی دەنگی هیچ درۆنێک نایە دەنگی هیچ کەشێکی نارام نایە هیچ کێشەیەک نیە من ئێستا لە بازارم لە شاری سلێمانی بازاڕی باڵنەوە لای مەولەوی و ئۆژ لای مزگەوتی گەورەوەیە خەڵک شوچووی ئاسایی خۆیانەکەن وا لێرە دوکانەکان کراون هەڵگاتون بۆ کڕینی کاڵاو پێویستی و شمەکی خۆیانەوەی کەوەیە بێت و دوکانەکانی شەمی کراون و عنی بە کۆی گشتی ڕەوشەکە زۆر ئارامە و هیچ جێگەی مەترسی نیە اینجا هێفیەوەی کە مهمە ئەوەیە کە لە ئەو حاڵەتانەیە لەو کاتانەیە هاوڵاتی بەڕاستی پێویستەکە لە هەندێک شت تێبگە پاراستنی ماڵ و گیانی هاوڵاتیان لەسەر هێزە ئەمنیەکانە باشە هاوڵاتی پێویستە بەڕاستی هەندێک ڕستک هەیە هەندێک سەرکێشی هەیە بە ژیانی خۆیەوە نیکا بە تایبەتی لەو کاتانە یعنی ئەو دیمەنی کە من دوێنە بەلام و سیر بوو بکە بۆ نمونە شوێنێک بردومان کراوە باشە درۆندایەتی لە شوێنێک بەڵام هاوڵاتی دەچێت نزیکە بێتەوە لێ و دەیوێنەی بگرێت ئەمە لە کاتێکدا هەم لێ کۆڵینۆ لە هێزە ئەمنیەکان تێکەیەوە هەمیش با بڵێ بە جۆرێک لە جۆرەکان مەترسی بەسەر گیانی خۆی دروستەکە بۆیە لەم کاتانەدا لە ئەم شەو بێ سبەی شەو بێ شەوێکی دیکە بێ هەر کاتێک بێ چونکە ئیتر جەنگە لەوانەیە کەم تا زۆر هەموو لایەنێک پریشکی ئەم جەنگیان بەربکەوێ ئەوەی کە هەیە هاوڵاتی بەڕاستی پێویستە لەم حاڵەتانەیە خۆی بپارێزێ و گوێڕایاڵی ڕێکارەکان بێ یعنی کە دەزانن حاڵەتێکی وا هەیە دەنگی درۆن بەسەر ئاسمانی شارەوەیە دەنگی تەقە دێت بۆ کاری پێویست نەبێت لە ماڵەکانی خۆیان نێنە دەرەوە و بە تایبەتی شەقا مەسەرەکیەکان بەکارنهێنن و شوێنانی کە دەزانرە دەگرێتە ئامانج یعنی سەرنج بە هێوی لەخوا بە زیابێ لە سەرەتای هێرشەکان و تاوەکو ئێستا هیچ هاوڵاتیەک نەبۆتە قوربانی باشە یعنی ئەبێ هاوڵاتی تێبگا لەوەی کە هاوڵاتی هەدەف نییە هاوڵاتی ئامانج نییە پێویست ناکە بە زۆر خۆی بکە بە ئامانج یاخود کارێک بکە کە سەری بکە با بڵێن بە جۆرێک لە جۆرەکانە و ڕسکە بە ژانی خۆی بکە و سەرکێشە بە ژانی خۆیەکە بۆیە بەکۆی گشتی هاوڵاتی زۆر پێویستە خۆی بپارێزێت ئەوەی کە کاری هێزی ئەمنێ بۆ هێزە ئەمنیەکانی بەجێبێڵە کاری لێکۆڵینەوە کاری کوژانەوەی ئاگرەکان و کاری هەر شتێک بۆ هێزە ئەمنیەکانی بەجێبێڵە خۆی لەو شوێنە دوور بکەوێتەوە هەوڵی خۆ پاراستنی خۆی باوە زایدەن وەک گوتم لە کاتی پێویستە لەو کاتانەدا کە دەزانن دەنگی تەقە هەیە دەنگی ئەو بابەتانە هەیە بۆ کاری پێویست نەبێنێنە دەرەوە شەقامەکان بەکارنێنن بۆی کە بە دووربن لە هەر حاڵەتێکی نەخوازرا و ئیشەڵا هەموو لایەکیش هەر سەلامەتە بن و ئەم جەنگە و ئەم گرژی و ئاڵۆزەی کە هەیە لە ناوچەکەدا و تر بەرەو هێرمی کوردستانیشی گرتۆتەوە بە خێر و خۆشی کۆتاییەت و بەبێ زیان کۆتاییەت ئەمیر هەر بشی سپاس بۆ زانیارەکانە دەست خۆشماندە و نەبی پێگەیەک سوێس بڵاوی کردوتەوە ئیداری ترەمپ بە مانگی لەگەڵ ئیسرائیل بەنیازە هێزێکی تایبەت بۆ ئێران بنێرێت بۆ دەست بە سەرداگرتنی ئۆرانیۆمەکەی پێگەیەک سوێز لە ئازاری 4 لێپرسەوی باڵای ئەمریکا و بڵاوی کردوتەوە ئەمریکا و ئیسرائیل تاوتوێی ناردنی هێزی تایبەت بۆ ناو خاکی ئێران دەکەن بە ئامانجی دەست بە سەرداگرتنی کۆگاکانی ئۆرانیۆمی پیتێنراو واتەش لە نێکێک لە ئەمانجە سەرەکیەکانی دۆناڵد ترەمپ ڕێگریکردنەوەی ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی و چاوەڕێ دەکرێت ئەم هەنگاوە کاتێک بێت کە واشنگتن و تەل ئەبیب دڵنیا بن سوپای ئێران توانای هەڕەشەی جدی نەماوە وا لە پرساوێکی ئەمریکا ڕایگەاندووە ئەمریکا باسی لە دوو بژاردی سەرەکی کردووە کێکیان بردنە دەرەوەی تەواوی یۆرانیۆمەکەی ئێرانە یاخۆت هێنانە ناوەوەی شارەزایانی ئەتۆمیە بۆ کەمکردنەوەی پلەی پیتانەکەی لە هەمان ئەو شوێنەی کە تیایدا هەڵگیراوە. دەستەی پەخشی ئیسرائیل بڵاوی کردەوەی ئیسرائیل لەمە دووە ژێرخانی ئابووری ئێران بە ئامانج دەگرێت بۆ ئەوەی حکومەت نەتوانێت پێداویستی سەرەتایی هاوڵاتیان دابین بکات و وڵاتەکەی لاواز بێت و وە بکەوێت چەند پرساوێکی ئەمنی ئیسرائیل بە دەستەی پەخشی ئیسرائیلیان ڕاگەاندووە لا قۆناغی داهاتوودا فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل کەرتی وزە و ژێرخانی ئابووری ئێران دەکەن و ئامانج و واشەپۆلێکی هێرشەکانی دەستی پێکردووە کە ژێرخانی ئێرانی کردووەتە ئامانج بۆ ئەوەی حکومەتی ئێران توانای دابینکردنی پێداویستی سەرەتایی هاوڵاتیانی نەمێنێت و ئاماژەی بۆش کردووە ئیسرائیل فشارەکانی بۆ سەر ئێران زیاتر کردو و ئامەترسیەکانی پەرسەندنی شەڕی وزە لا وڵاتەکەدا دەست پێ دەکات. لەلایەکی دیکەوە سوپای پازاران وەکو کاردانەوەیەک ڕایگەاندووە با موشک هێرشی کردوتە سەر پاڵاوگەی حەیفا.
سوپای پاسداران دەڵێت هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی ئێران توانای بەردەوامیدانی جەنگی بۆ ماوەی لانی کەم 6 مانگەیە بە هەمان ڕیتمی ئێستا. بە گوێرەی راپۆرتی ئاژانسی هەواڵی فارس علی محەممەد نائیبی وتەبێژی سوپای پاسداران ڕایگەیاندووە زیاتر لە 200 خاڵ لا بنکە و دامەزراوەکانی ئەمریکا و ئیسرائیل کراونە تامانجە و نزیکەی لە سەدا 60 هێرشەکانیان بۆ سەر بنکەکانی ئەمریکا لە ناوچەکە و لە سەدا 40 بۆ سەر ئامانجەکانیان لە ئیسرائیل بووە و ئاماژەی بۆش کردووە ئەو موشەکانی تا ئێستا لە هێرشەکاندا بەکار هاتوون زۆربیان سەربانەوەکانی یەکەم و دووەم و لە قۆناغەکانی داهاتووشدا شێوازێکی نوێی هێرشکردن بە بەکارهێنانی موشکی پێشکەوتوتر و دوورهاوێشتر کە کەمتر بەکارهێنراون دەخەنە بەرنامەی کارەوە. بەرەبەیانی ئەمڕۆ ئیسرائیل هۆتێلێکی لا بەیروتی پایتەختی لوبنان بردومان کردو و دەڵێت ژمارەیەک سەرکردەی سوپای پاسدارانی کردووە تامانج. وەزارەتی تەندروستی لوبنانیش دەڵێت 4 کەس کوژراوە. سوپای ئیسرائیل لە ڕاگەندراوێکدا بڵاوی کردوتەوە لە ڕێگەی درۆنەوە بردومانێکی وردووە دیاریکراویان لا بەیروت ئەنجامداوە ژمارەیەک سەرکردەی سوپای پاسدارانیان کردووە تامانج کە لە لوبنانەوە چالاکیەکانیان دەکەن و وەزارەتی تەندروستی لوبنانیش ڕایگەیاندووە لە بردومانەکەی ئیسرائیلدا بۆ سەر هۆتێلێک لە ناوچەی ڕەوشا لە بەیروت 4 کەس کوژراون و 10 کەسیش بریندار بوون بەڵام هیچ زانیاریەک لەبارەی ناسنامی کوژراوەکانەوە بڵاو نەکراوەتەوە. سەرۆکۆماری ئێران دەڵێت هێرشی وڵاتەکەی بۆ سەر وڵاتانی دراوسێ بە ناچاریە بەڵام نابێت ڕێگە بدەن ئەمریکا و ئیسرائیل خاکی وڵاتەکانیان بەکار بهێنن. مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران لە تۆمارێکی ڤیدیۆی داوتی ئەوان ئاسوودە نین بە بێزارکردنی خەڵکی وڵاتانی دراوسێ بەڵام ناچارن بەرپەرچی بەهێزی ئەو هێرشانە بدەنەوە کە ئەمریکا و ئیسرائیل لەو وڵاتانەوە دەیکاتە سەریان. هدف مقام معظم رهبری این بوده ما با کشورهای همسایه خودمون برای ئامانجی ڕێبەری باڵای ئێران ئەوە بووە کە ئێمە لەگەڵ وڵاتانی دراوسێ پەیوەندەکانمان باش بێت. بەڵام ئەوەی ڕوودەدات وەڵامی هێرشەکانە چونکە ئێمە ناچارنی وەڵامیان بدەینەوە. ئەو وەڵامانەی دەدرێنەوە بە هیچ شێوەیەک ئامانج لێ بێزارکردنی خەڵکی وڵاتانە نییە. بەڵام چونکە ئێمە هێرش دەکرێتە سەرمان و فشارەکان لە سەرمان زیاتر دەبێت. ئێمە ناچارین بەتوندی بەرپەرچی و فشارانە بدەینەوە. ئێمە ڕوبەڕووی ئەو کەسانە دەبینەوە کە ئامانجیانە هێرش بکەنە سەر وڵاتەکەمان. خۆشحاڵ نین بەوەی کە دانیشتوانی وڵاتانی دراوسێ پێیان وابێت ئێمە هێرشیان دەکەینە سەر. بەڵام لە خاکی وڵاتانی ئەوانەوە هێرشەکان ئەنجام دەدرێن. بۆیە ئێران بۆ پەڕی هێزەوە وەڵامی هێرشەکان دەداتەوە. ئێمە دۆستی وڵاتانی ناوچەکەین. ئەوان برای ئێمن. جەخت دەکەمەوە لەوەی نابێت بەهۆی ئەمریکا و ئیسرائیلەوە ڕوبەڕووبوونەوە ناکۆکی لەگەڵ ئێران وڵاتانی دراوسێ ڕوو بدات. اجازه ندیم اسرائیل و آمریکا با فریب دادن و ئەمڕۆ 8 مارسە ڕۆژی جیهانی ژنانە لە تەواوی دنیاوە لە هەرێمی کوردستانیشدا بە بەردەوامی بۆ ئەم یادانە کار و چالاکی جیاواز بەڕێوە دەچێت. هەرچەندە ئەم ساڵ هاوشانە بە جەنگی نێوان ئیسرائیل و ئەمریکا بەرامبەر بە ئێران بەڵام نازانین بۆ نمە کار و چالاکی ئەنجام دەدرێت یا خودنە. ئەم زانیاریانە لە دنیا ماجید پامنێری کورسان نیوز وەرەگرین. دنیا سڵاو لێبێ 8 مارسە پیرۆز بێ و پێمان بڵێ هیچ کار و چالاکێک لە شاری سلەیمانی بەڕێواچێت ئەمڕۆ بۆ میادە؟ بەڵێ هێوی سڵاوتان لێبێت 8 مارس لە تۆ تاوی خانمانی جیهان و کوردستانیش پیرۆز بێت. هەڵبەتە ئەمڕۆ لە سەرتاسەری جیهان و لە هەرێمی کوردستان و لە سلێمانیش بە تایبەت لە کاتێکدا کە سلێمانی شەوی ڕابردوو شەوێکی سەختی بەڕێ کرد. بەڵام لە ئێستادا ئەمڕۆ لە قاوەخانی کولتوری سەرا چالاکێکی جیاواز و تایبەت بە چەند خانمێکی جیاواز بەڕێوە دەچێت بە بۆنەی 8 مارسەوە کە لێرە ئەو خانمانە کارە دەرستیەکانی خۆیانیان هێناوە و ئەمڕۆ لێرە نمایشی دەکەن و هاوڵاتیان دەتوانن کە لەم ڕۆژەدا بێنە ئێرە و سەردانی ئەم خانمانە بکەن و ئەو کارانی کە کردویانە لە نزیکەوە بیبینن. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە بەڕێوەچوونی چالاکێکەوە هەروەها ئەو ئامادەکاریانی کە لێرە کراوە گفتوگۆی زیاتر لەگەڵ خاتوژیان دەکەم کە سەرپەرشتیاری چالاکەکەیە. ژیان خانسڵاوە لێ بێم کاتەوە باش بیت ئێرەوە سوپاس دەکەم. 8 مارسە پیرۆز بێ ماشەڵڵا بەم جلو بەرگە کوردیەوە لەو نەخشاوە
هەر سەرکەوتوو بنی شەڵات پێمان بڵێ چالاکەکانی ئێوە چێ چەند خانم ئەمڕۆ لێرە بەشداریان کردووە. سەرەتا بەخێر هاتنتانەکەم 8 مارس لە تۆش پیرۆز بێ و لە هەموو ژنانی جیهان بەگشتی و لە ژنانی کوردستان بە تایبەتی ئێمە هەمیشە لە 8 مارسا چالاکیمان هەیە بۆ خانمانی دەزڕنگین بەبەتە خانمانی دەزڕنگین بەکارە دەستە جوانەکانیان لەم ڕۆژەیە حەزمان کرد چالاکییان لە سەرای سلەیمانی بۆ ساسکەین. ئێوە ساڵانەم چالاکیانە ئامادەکەن ژیانخان ئەمێ بزانم کە لەم چالاکی ئەمڕۆدا خانمان بەچی بەشداریان کردو چەند خانم بەشدار بووم بۆ تا چەنە گرنگە کە ئەمڕۆ لەم ڕۆژەدا ئەم خانمانە هاتوونەتە دەرەوە ئەم کارانی خۆیان نمایشەکە. بەڵێ وەکو ئێستا مانگی ڕەمەزانی پیرۆزە ئیتر تەنها لێرە خانمان بەکارە دەستەکانیان تەنها کاری دەستی لەسەراشە ئێستا تەنها کارە دەستەکان ڕێگە پێدراوە ئیتر تەنها بەوە بەشدارن هەر کەسە و کارێکی تایبەتی و ئیشێکی تایبەتی خۆی هەیە. چەند گرنگە کە خانمان خاوەنکاری خۆیان بن یاخود ئەو توانایانی کە هەیەە بە شاراوایی نەیهێڵنەوە بیخەنەوە. بێگومان زۆر گرنگە من هەمیشە وتومە هەموو خانمێکی دەزڕنگین ئەبێت توانە و بواری خۆی دەرخا ئێستا زۆربەی لەبەرەوەی دامەزرانی ژنێ دەرچۆکانی شەمی ماشەڵا دەزڕنگینن کاری دەزڕنگینیەکەن هەرێکەوە بەشتێ هەیە گوڵ دروستەکە هەیە لە بواری ئیتر وەکو مەسەڵەن ئیشی قەزوان و ئەم شتانە زۆرتر دەستبەنەکە هەشەوەکو کارەکانی خۆمکاری سەر و کڵاو جلی کوردی و ئەمانە. باشە ڕەمەزان و دۆخی ئێستایی شەڕ و بە شێوەیەکی گشتی ئەم دۆخی ئێستا کاریگەری هەبووە لە سەر بێگومان وڵات تۆزێ کاریگەری هەیە خۆتە زین دۆخەکە هینە بەڵام من خۆم هەمیشە هەر هەڵیەوە و حەزێکمان هەیە ئێمە ئەڵین لەم ڕۆژەیە کە ئێمە لە ساڵێکە یەک ڕۆژمانێ ئەبێت چالاکێکمان هەرە بێ و سپاس بخواش ئەمڕۆ چالاکێکەکەمان ساس کرد. خواستی ئەم بەشداربوانە چۆن بۆ کاگادارەکردن و ئەمڕۆم چالاکیانە بەڕێوە بێگومان زۆریان پێخۆش بوو حەزیان کرد تر بێن شتەکانیان مایشکەین داواشەکەین لە خەڵکی سەردام بکەن ئینشەڵڵا لە ڕێکەناڵە جوانەکەی ئەو بانیانەکەین وڵا ئێتر لە ئێمە لە نوێی بەیانیەوە کراوی هەتا 6 ئێوارە ئەمڕۆ سبێنیش بەردەوامە سەرچاو بڵێ هێوی وەک لە دیمەنەکاندا دەیبینن خامان لە ئێستادا بە تەواوەتی ئامادەکاری دەکەن بۆ ئەو کارە دەستیانی خۆیان کە هێنایانە بۆ ئێرە و دەیانەوێت کە لێرە نمایشی بکەن هەڵبەتە لە ئێستادا وەک ژیانخانیش ئاماژەی پێکرد کە ڕەمەزان و بارودۆخی ئێستای ناوچەکە کاریگەری هەبووە لەسەر بازاڕی ئەوان بەڵام بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان هێشتا خواستیان لەسەر جلوبەرگ و کارە دەستیەکان هەیە بۆ پێی کە ئامادەکاری ئەەکەن بۆ جەژن و هەروەها بۆ جژنی نەورۆزیش لە هەمان کادا بەم شێوازە هاوڵاتیان دەتوانن بێنە ئێرە ئەمڕۆ و سبێنێژ لێرە بینەری کارەکان دەچمە لای خاتونێکی تر کارەکانی دەبینم لێرە شتی زۆر زۆر جوانی ئامادە کردووە خاتون سڵاوە لێبێ هەشتی مارسە پیرۆز بێ لە هەموو تۆ بەچی بەشداریت کردووە ئەم کارە جوانانە چەندێکیان پێچۆتەوە پێشکی بەخێراتنی کەناڵی کورساتەکەم دایمە ئەوە پێشەنکن زۆر زۆر سپاسانەکەین بە ئەکسسواراتی جلی کوردی چکە بەرەو نەورۆزەڕۆینەوە بەهارە بەوانە بەشداریمان کردووە. خواستی هاوڵاتیان چۆنە لەسەر ئەم بابەتانە لە ئێستا خواست ئێستا زۆر زۆرە لەسەر جلی کوردی ینی ئێستاوای لە هاتۆ جلی کوردی بۆ بە گرنگترین جلکە ئەیپۆشن خانمان لە پێش هەموو شتێکەوە بەس تۆزێ بازار کزە چونکە ڕەمەزانە و تازێ ئەم بەهۆی ئەم زڕۆفەوە شاڵە تەمە ناکەین باش بێ ئەتوانم بڵین کە بۆ چوونی هاوڵاتیان وەک خۆت ئاماژەت پێکرد سەبارەت بە جلی کوردی کە زیاتر بووە جیاوازی هەیە لەگەڵ ساڵانی ڕابردووە بەڵێ ساڵ بە ساڵ بەرەو باشتر ئەڕوە من هەستەکەم ساڵ بە ساڵ بەرەو باشتر ئەڕوە. ئەو مشتریەکانی خود زیاتر خواستیان لەسەر چ جۆرێکی ئەکسسوارات بە تایبەتی سام ساڵمۆدەی کڵاوە ئەم جەفتە و شتانەکەی کۆڵوانە و جەفتە و ئەوانە و کڵاو و ملوانکە و ئەو شتانە هەنی هەچی پەیوەندی هەبێ بە جلی کوردیەوە تەڵەب لە زێرە بڵێ بەڵێ هێوی وەک لە دیمەنەکاندا دەیبینن چەندین پارچەی جلی کوردی جیاواز سەر و بەست و کڵاو و هەروەها ئەکسسواراتی جلی کوردی و هەموو ئەمانەی کە ئەیبینن لێرە لە قاوەخانەی کولتوری سەرا لە ئەمڕۆ کە 8 مارسە ئەم چالاکە لێرە بەڕێوە دەچێت و هاوڵاتیان دەتوانن کە ئەمڕۆ و هەروەها سبەینش بێنە ئێرە بۆی کە بتوانن هەم بینەری ئەم کارە دەستیانە بن لە نزیکەوە بیبیرن و هەروەها ئەوەی کە خواستی خۆیانی لەسرە بتوانن لێرە بەدەستی بێرن. دنیا گیان هەر بژی سوپاس بۆ زانیاریەکانت.
سەرۆکی ئەمریکا ڕایگەیان بەنیاز نییە کورتیەوە بگلێنێت لە شەڕدا و دەڵێت ناردنی هێزی وشکانی بۆ ئێران بە دوور نازانێت. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە ڕێگەی بنکەی هێزەکانی ئاسمانی دۆڤەر لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەنووسان ڕایگەیان بەنیاز نیە کورتیەوە بگلێنێت لە شەڕدا و واوتیشی ئەوان زۆر کوردیان خۆش دەبێت وە نایەنەوێت ببینێت کورد ئازار بچێژێت و وا بکوژێت و ڕاشی گیاندووە پەیوەندیکی باشیان لەگەڵ کوردایە چەندە ئەوان ئامادەن یارمەتیان بدەن بەڵام لە پێناو ئەوەی ڕەوشەکە ئاڵۆزتر نەبێت ڕێگا بۆ نادەن. وا ترەمپ لە وەڵامی پرسیارێکدا سەبارەت بە ئەگەری ڕەوانەکردنی هێزی زەمینی بۆ ئێران ڕایگەاندووە ئەگەری ناردنی هێزی ئەمریکا بۆ ناو ئێران بە دوور نازانێت بەڵام جەختی لەوە کردوەوە کە بڕیارێکی لەو شێوەیان تەنها لەبەر هۆکارێکی زۆر بەهێز دەدرێت. ئێمە ئارزوو ناکەین و بەدوای ئەوە دانین کورتیەوە بگرێنین لە شەڕ. پەیوەندی ئێمە لەگەڵ کوردەکان زۆر دۆستانەیە وەک دەزانن بەڵام نامەوێت شەڕەکە لەوە زیاتر ئاڵۆزتر بێت. بەڵێ من ئەوم ڕەت کردوتەوە نامەوێت کورتیەوە بگرێنم نامەوێت کورد بریندار ببن و بکوژرێن. ئێمە پەیوەندێکی باشمە لەگەڵ کوردەکان هەیە ئەوان ئامادەن بەشداری شەڕ بکەن لەگەڵ ئێمەدا بەڵام پێم وتون نامەوێت بەشدار بن. پێم وایە شەڕەکە خۆی زۆر ئاڵۆزە بەبێ ئەوەی کورد بخرێتە ناویەوە. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا بە زمانی کوردی بڵاوی کردەوە لە پەیوەندیکی تەلەفۆنیدا لەگەڵ نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان دوایین پێشاتەکانیان تاوتوێ کردووە. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە پلاتفۆرمی ئەکس بە زمانی کوردی باسی لە پەیوەندی تەلەفۆنەکەی کردەوە نووسیوێتی پابەندی فەڕەنسا بۆ سەقامگیری و ئاسایشی عێراق لەو چوارچێوەیەشدا هەرێمی کوردستان دووپات دەکاتەوە هاوسۆزی خۆشی بەرامبەر بە هێرشەکانی چەند ڕۆژی ڕابردوو بۆ سەرۆکی هەرێمی کوردستان دەربڕیەوە. ماکرۆن دەڵێت هەردوو لە هاوڕا بووین لە بەردەوامیدان با هەوڵەکان بۆ ڕێگریکردن لا پەرسەندنی ململانەکانی ناوچەکە و ماکرۆن سوپاسی نێچیروان بارزانی کردووە بۆ پابندیان بۆ ئاراستەیە. وا سەرۆکی فەڕەنسا تەکیدی کردوتەوە وڵاتەکەی بەردەوام دەبێت لە پشتیوانیکردن لە ڕێزگرتنی تەواوی سەروەری و ئاسایش و یەکپارچەی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە. سەرۆکوەزیرانی ئیسرائیل دەڵێت هێرشەکانیان بۆ سەر ئێران بەردەوام دەبێت و تا ئێستاش دوو هێندەی جەنگی 12 ڕۆژە تەقەمەنیان دژی ئێران بەکارهێناوە. وا دەژڵێت 3400 هێرشی ئاسمانیان بۆ سەر ئێران ئەنجام داوە. بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوەییدا ڕایگەاندووە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕن وا کۆتایی با هەڕەشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل و ئەمریکا دەهێنن. واوتشی پلانی زۆریان بۆ ئێران هەیە و لە داهاتوودا گەلی ئیسرائیل و ئێران دەبنەوە دۆست و هاوڕێ. هێرشەکانمان بۆ سەر ئێران بەردەوام دەبێت و نەخشەی خۆرهەڵاتی ناوەڕاست دەگۆڕین لە ڕیشەوە کۆتایی بە هەڕەشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل و ئەمریکا دەهێنین. ئۆپراسیۆنەکانمان هاوکار دەبێت لەوەی گەلانی ئێران بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن. چەندین وڵاتیش هەوڵی هاوکاریکردنی ئیسرائیل دەدەن لە شەڕی دژی ئێران. سوپای ئەمریکا ڕەتی دەکاتەوە هیچ سەربازێکان لە ئێران بەدیلگیرا بێت. تەیم هۆکینز وتەبێژی فەرماندەی ناوەندی ئەمریکا بڵاوی کردەوە ئەوەی هەندێک لە لێپرسراوانی ئێران باسی لێوە دەکەن لەبارەی بەدیلگرتنی سەربازانی ئەمریکا لەلایەن ئێرانەوە هیچ بنەمایەکی نییە و دوورە لە ڕاستی و تەنها بۆ چاوەشەکاریە. پێشتر عەلی لاریجانی ئەمینداری ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەی ئێران ڕایگەاندبوو چەند سەربازێکی ئەمریکی وەکو دیلگیراون و دووپاتشی کردەوە کە تاران نایەوێت جەنگ فراوان بێت. بۆی کە زانیاریەکان بزانین سەبارەت بە کاریگەریەکانی جەنگ لەسەر نرخی نەوت و گاز بە دیاریکراوی لە هەرێمی کوردستاندا شیروان خدر پامنێری کوردستانی و ڕاستەخۆ لە دهۆکۆ لەگەڵمان و زانیاریمان پێدا. شیروان سڵاو لێ بێم کاتت باش دێمە لای تۆ قسەمان بۆ بکە با بزانین چی هەیە لەسەر ئەم بابەتە و نرخی نەوت و گاز چەندێک بەرز بۆتەوانێ. بەلی هیوی هەلبەت ژبەر ئەو کارڤدانên شەڕێک و هەژ ڕۆژایەکێدا و کارڤدانên زۆر هەبووین یعنی پارێزگا دهۆکە ئەگەر بژیم تایبەتیژی ڕووی نرخی هەر تشتێک یعنی بەهای هەر تشتێکی گرانتر لە هاتیە لێ تایبەتژی وەکو تا ئاماژە پێ ئەگەر بەحسێ
پانزینێ و غازێ بکەن غازە مالان و غازە دنجی کو دەستپێکی پانزین 706 بنەوە پانزین حتا 975 چوی و gelek cihad dest nake jîlê hindek cihad stre heye eger binegire harîkar bigevê xelek naçara çendîn saeta min te sere de heta hindek panzînê bi destxwe bîne ve ji birî ku panzîna geran panzîna eviya ya bijîna 750 ya hikûmî jî gelek hakim yani hemû panzîxane bi dest nake ve dikê çend panzîxanek de bişke le wara jî sireyeke zor keftiye sere hêvî duhînê gaz yani حتى صعدوا جي يعني الدسبيكا في الشري غاز الدهوكي 400 ذهبوا حتى دوهيني ب 750 وحتى دوهيني حتى صعدوا ونيفي جيب 750 وصعدوا نيفي ايدي بهاي جيب لنا اجي غاز شو هر كيلو كغازي شو 950 دينار اوا وكر يكو هم قيرانا غازي جي دسادرز بت او خلق فين غازي بدس خوف بين وكو او غازا بالينا هاب دس ناك خلق نشاره هنا بانزي خانقين دخول بانزي خانه دارن او جي يعني ما بشافت خوادي السراب وخلق السراب قلتيا حطاكو غازا كي بهاك ارزاتر ورقلها او جي جرانتر لهاتيا خلق يعني برساله ويا كان بردوم لان بيوندار ادار بارزغي عمجه ويا كدا كوما بيدفين هل قلتي هنا بيدفي كوكا كي هنا عطا ما هكدو ما هندجي عم بيدفي تشتكينا بين هش قيرانا الباشر تشنا بالليل هذا همو تجدبوا قيران همو تجرانتر لهاتيا خلق بزوري بدس خوفت دخواز كان كو اداره بارزغا دو كلان بيوندار دي كنا فان جاب كان هر جهه بكيف خو هر جهه بدلخو هر جهه دي حزاخو باهي كرستان جرانتر لناكتكو او بارجراني او فشارين دروني سرخلكين زلاتر لنا وخلق بتناك افتدل راوكي وترصيده بلي في شیروان هەر بژی سوپاس بۆ زانیاریەکانت دەستخۆش. سەرۆکی ئەمریکا ئێران بە ئەنجامدانی هێرشەکەی سەرخوێندنگەکەی شاری میاب لە باشووری وڵاتە تۆمەتبار دەکات. دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا لە کاتی گەڕانەوەی بۆ کۆشکی سپی بە ڕۆژنامەنووسانی ڕاگەاند پێی وایە ئێران هێرشی بۆ سەر خوێندنگەیەکی سەرەتایی لە شاری میاب لە باشووری ئێران ئەنجام داوە. لێکم ڕۆژ هێرشەکەی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران خوێندنگەیەکی سەرەتایی بۆردمان کرا بەهۆیەوە زیاتر لە 179 خوێندکار و مامۆستا کوژران و لە دوای ڕووداوەکەش ئیسرائیل و ئەمریکا و ئێران یەکتریان تۆمەتبار کردووە بە ئەنجامدانی هێرشەکە و ئەو کات ڕێکخراوی هیومان رایتس وۆچیش داوای لێکۆڵینەوەی کردووە لەبارەی ئەنجامدانی تاوانی جەنگ لە ڕووداوی هێرشەکەی سەر خوێندنگەی میناب. پێمان وایە لەلایەن ئێرانەوە هێرشەکەی سەر خوێندنگەیەکی سەرەتایی لە شارۆچکەی میناب لە باشووری ئێران ئەنجامدراوە چونکە ئەوان زۆر زانیاریان نییە وەک دەزانن لەگەڵ تەقەمەنیەکانیان هیچ وردبینیەکیان نییە بە هیچ شێوەیەک. باراک ئۆباما سەرۆکی پێشووتری ئەمریکا ڕخنەی توندی لە دۆناڵد ترەمپ سەرۆکی یاسای وڵاتەکەی دەگرێت و دەڵێت هەر ڕۆژەی هێرشە کاتە سەر دامەزراوەیەکی دیموکراسی. ئەموتانەی ئۆباما لە میانی بەشداریکردنی بوو لە ڕێوەڕسمی ماڵاویکردن لە چیسی چاکسۆن چالاکوانی سیاسی ئەمریکی و کە بەڕەچەڵک ئەفریقیە کە ڕۆژی هەفتەی شوباتی ڕابردوو کۆچی دوایی کرد. Each day we wake up to some new assault. هەر ڕۆژەی بە هێرشێکی نوێ بۆ سەردامەزراوە دیموکراسیەکان و پاشەکشەیەکی تر بۆ چەمکی سەروەری و یاسا و سوکایەتیکردن بە ئادابی گشتی خەبەردەین. هەموو ڕۆژێک بەسەر شتانێکدا بە خەبەردەین کە بڕوامان نەبوو دەکرێت ڕوو بدەن. بابڕیاری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەرلەمانتار مستەفا سەنەد ئاڕاستەی لیژنەی سلوک دەکرێت بەپێی بەڵگەنامەیە کا لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بڵاو کراوەتەوە کە ئیمزای ئەهەیبەت حەلبوسی سەرۆکی ئەنجومەنەکەی لەسرە چیتر ڕێگە با پەرلەمانتار مستەفا سەنەد نادرێت بەشداری لا کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران بکات و دەدرێت با لیژنەی سلوکی ئەنجومەنەکە ئەوەش دوای هێرشی و پەرلەمانتارە بۆ سەر بەها ئارەجی سەرۆکی فراکسیۆنی ئاودانکردنەوە و گەشەپێدان دێت با سەرۆکایەتی محەممەد شیع سوودانی هەر بەپێی ئەو بەڵگەنامی کا بڵاو کراوەتەوە پێویستە
پێویستە ئەو پەرلەمانتارە بەڕەسمی داوای لێبوردن بکات ئەگەرنا لە سەرجەم چالاکیەکانی ئەنجومەنەکە بێبەش دەکرێت. ئێوارەی دوێنێ ئەنجومەنی نوێنەرانی عێراق با سەرپەرشتی بەت هەلبووسی دانیشتێکی ئەنجامدا بۆ تاوتوێکنی ئاستەنگە ئەمنیەکان لە عێراق و ناوچەکە بە ئامادەبوونی سەرکردە ئەمنیەکان. بڕیارە ڕۆژی دووشەمە 400 خێزانی ئاواری ئەفرینی بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان. محمود خەلیل عەلی ناسراو بە سیامەند ئەفرین فەرماندەی ئاسایشی ناوخۆی پارێزگای حەسەکە ڕایگەاند. پرۆسی گەڕانەوەی ئاوارەکان بۆ ئەفرین با شێوەیەکی کردەیی دەستی پێکردووە و سیامەند ئەفرین هەروەها ڕایگەاندووە ئەم بڕیارە دوای سەردانێکی مەیدانی بۆ شارەکە و کۆبوونەوەی لەگەڵ شاندی سەرۆکایەتی و گوێگرتن لە داواکاریەکانی خەڵکاتوە کە ئامانج لی تێپەڕاندنی ئاستەنگەکانە. بڕیارە ڕۆژی دووشەمە نوێی ئاداری 2026 یەکەم کاروانی گەڕانەوە کە لە 400 خێزان پێک دێت کاتژمێردەی بەیانی لە چوارڕیانی پانۆراما لە شاری حەسەکە کۆ ببنەوە بەرەو زێدی خۆیان بەڕێ بکەون. و سیامەند ئەفرین کە جختی لەوە کردوتەوانێ کۆتایی هێنان بە سەردەمی ئاواری و گەڕانەوەی شکۆمەندانی دانیشتوانی ڕەسەن بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان بناغی سەرەکی ئارامی سووریەکانە. ببورن هەروە بناغی ئارامی سووریا هەروەها ڕایگەاندووە کە هەوڵەکانیان بەردەوام دەبێت تا ئەو کاتەی دوایین ئاوارە دەگەڕێتەوە بۆ ئەفرین. وەزیری دەرەوەی ئێران دەڵێت دەستپێشخەرێکی پزیشکیان بۆ کەمکردنەوەی گرژیەکانی نێوان ئێران و وڵاتانی دراوسێ لەلایەن ترەمپەوە ڕەتکراوەتەوە. عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران لە تۆڕی کۆمەڵایەتی ئەکس بڵاوی کردەوە دەستپێشخەرێکی مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران بۆ کەمکردنەوەی گرژیەکانی نێوان ئێران و وڵاتانی دراوسێ دەست بەجێ لەلایەن دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکاوە ڕەتکراوەتەوە. واوەشی خستۆتە ڕوو ئەگەر دۆناڵد ترەمپ بەدوای گرژیەوەیە ئەوە هێزی چەکداری ئێران زۆر لە مێژە ئامادەن. و بەرپرسیارەتی توندبوونەوەی ڕێک کارەخۆ پارێزەکانی ئێرانیش لە ئەستۆی ئەمریکایە. وەزیری دەرەوەی ئێران ئاماژەی بۆش کردووە تێچووی هەفتەی سەرەتای شەڕی دژی ئێران لە سەر ئەمریکا 100 ملیار دۆلار و گیانی چەند سەربازێکی گەنجی ئەمریکا بووە. وا دەژڵێت ئەنجومەنی نەتەوەی هەواڵگری ئەمریکا بۆ ترەمپیان ڕوون کردوتەوە لە شەڕی دژی ئێران ئەمریکا شکست دێنێت. ئەمەش لە دوای ئەوە دێت مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران دەستپێشخەریەکی کردووە بۆ ڕاگررتنی هێرشی سەر وڵاتانی دراوسەی ئێران بۆ مەرجەی لە خاکی ئەو وڵاتانەوە هێرش نەکرێتە سەر ئێران. سەرۆکی ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی ئێران دەڵێت ئەمریکا لە تێگەیشتنی لە ئێران شکستی هێنا و سەرۆکوەزیرانی ئیسرائیلیش سەرۆکی ئەمریکای هەڵخەڵەتاندووە. عەلی لاریجانی سەرۆکی ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی ئێران ڕایگەاندوە واشنگتن بە هەڵە ویستویەتی سیناریۆی ڤانزوێلا لە ئێران دووبارە بکاتەوە تێنەگەیشتووە کە پێکاتەی فکری ئەم ناوچەیە جیاوازە. و ئاماژەی پێش کردووە بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکای بۆ هێرشکردنە سەر ئێران هانداوە بەمبەستی تێکدانی پێکاتەی حکوومەتی ئێران و کوشتنی ڕابەری باڵای وڵاتەکە. و جەختیشی کردوتەوە ئێرانیەکان سەرڕای ناکۆکیە ناوخۆیەکانیان لە کاتی مەترسیداییەک گرتوون و ڕێگە بە دابەشبوونی وڵاتەکەیان نادەن. و لاریجانی ئاشکراشی کردووە هێرشەکانیان تەنها بنکەکانی ئەمریکا دەکەنە ئامانجنەک وڵاتانی ناوچەکە چونکە نایانەوێت بەرەی جەنگ فراوانتر بێت. با پێچەوانی لێدوانەکانی سەرۆکۆماری ئێران سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئەو وڵاتە هەڕەشەی بەردەوامی هێرشەکانیان بۆ سەر وڵاتانی کەنداو دەکات. غوڵام حسێن موحسین ئێژەیی سەرۆکی دەسەڵاتی دادوەری و ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کاتی لە ئێران ڕایگەاندووە تاران بەردەوام دەبێت لە هێرشکردنە سەر ئەو پێگانی دوژمن کە لە خاکی وڵاتانی دراوسێوە بۆ لێدان لە ئێران بەکاری دێنێت. و ئاماژەی بۆشکرە هەندێک لەو وڵاتانە تواناکانیان خستۆتە بەردەستی ئەمریکا و ئیسرائیل. ئەوەش ڕێگەی بۆ هێرشی سەر ئێران خۆش کردووە. و ئێژەی جەختی لەوەش کردوتەوە ئەو استراتیژ و جێگرەوە و هەموو ئەو دامەزراوانی وڵات لەسەری کۆکن. و ئەوەش دوای ئەو دێت مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران
دوای ئەوەی هەر داوای لێبوردنی لە وڵاتانی دراوسێ کردبوو سەبارەت بەو هێرشانی لە چەند ڕۆژی ڕابردبوو کردبوویان سەریان. بمێن لە خێر و خۆشیە خواتان لەگەڵ. مایەڵە مادەی هۆشبەر ساتە بە نرخەکانتان لێبسەنێت بەڵێ بۆ ژیان نەخێر بۆ مادەی هۆشبەر. کورتسات بکە بە ماڵی هەمیشەیت لە یوتیوب سبسکرایبی کەناڵی کورتسات بکە تا بێبەش نەبیت لە بینینی باشترین بەرنامە و دراما و گەنجینەی ئەرشیفی کورتسات. ئێستا لە کەناڵی یوتیوبی کورتسات دەیلی بینەری ئەو بەرنامانە بە کە ڕۆژانە لە شاشە پەخش دەکرێن. لە کەناڵی کورتسات کیدز مناڵان دەتوانن بینەری بەرنامەکانی تایبەت بە خۆیان بن. کورتسات ماڵی هەمووانە. سلێمانی گەورەتر دەبێت، هەروەها خەونی ئەوانەش کە سلێمانی ماڵیانە لە نێو پرۆژەیەکی نیشتەجێبوونی هاوچەرخ لە شوێنێکی زۆر تایبەت و دڵگیری شار. لێرە سێ باڵەخانەی مۆدێرن دەبن بە دەرگایەک بە ڕووی جیهانێکی نوێدا، شوقەی ئاستبەرز بە ڕووبەری جیاواز، گەراجی داخراو، دووکان و بازاڕ، کافێ و ڕێستۆرانت و زۆر خزمەت گوزاری تر، هەروەها باخچە جوانەکان و شوێنەکانی کات بەسەربردن ئاسوودەیەکی بێکۆتات پێدەبەخشن. وایت تاوەرز ستانداردێکی نوێت بۆ ژیانێکی هاوچەرخ پێدەناسێنێت، دەبێت بە ژینگەیەکی تەواو بۆ ژیانێکی ئاسانتر و جوانتر. ئێرە دەبێتە یەکەم و کۆتا هەڵبژاردەت لە پێناو ئەو ماڵەی خەونی پێوە دەبینیت و ئەو داهاتووەی سبەینێتیایدا ئاسوودەیت. وایت تاوەرز شکۆیەکی نوێ بۆ شار. سیرکە ئەوە ئاوی سلێمانیە بە دیزاینێکی نوێ بەرهەم دەهێنرێت. شێوازی نوێی ئاوی سلێمانی، ڕووکاری نوێی کارتۆنی ئاوی سلێمانی، پێشەنگی لە تازەگەری و داهێنان بە بەرگێکی نوێ و بە دوو شێوازی جیاواز خۆی نمایش دەکاتەوە. ئاوی سلێمانی جگە لە کوالیتیە بەرزەکەی هەمیشە لە نوێبوونەوەدایە. کارتۆنی بۆر، کارتۆنی سپی، دوو شێوازی نوێ و جیاواز بۆ ڕازاوەکردنی سفرە و خوانەکانتان بەرهەم دەهێنێت تاوکو ژیانتان ڕەنگاو ڕەنگ و ڕازاوە بێت. شایەنە بۆ ژیان، شایەنە بۆ تەندروستی. ئاوی سلێمانی شایەنی تۆیە. ڕووکاری نوێی کارتۆنی ئاوی سلێمانیمان گۆڕی. لەگەڵ کازیوەی بەرەبەیاندا
هەنگاوەکان دەست پێ دەکات ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش دەچین خەونەکانتان بۆ بەدی دەهێنی گرنگی بە وردەکاری دەدەین ئۆفەری نمونەیتان پێشکەش دەکەین لەگەڵ کار ئاسانیەکانی سنترال پارک هەتا ببیتە خاوەن ماڵێکی داهاتوت ئەندازیار و ستافە لێهاتووەکان کار دەکەن بۆ ماڵی داهاتوت لێرە چەندین شەقام و ڕێگا دروست دەکرێت هەتا بە ئاسانی بگەی بە ماڵەکەت کەش و هەوایەکی پڕ لە سەوزایی ماڵێکی پڕ لە ئارامی و جوانی سنترال پارک ماڵی داهاتوو